هات گوتێ من وەستا ببسێکم لۆ بشێنە، یعنی ویستی خۆی دەرباز کا لەو مووقیفەی کە ببسی فرۆشە تاوەکو کچەکان نەیبینن. وەڵامیش تەمەشا کاوەی برام کرد پێکەنیم گوتم دیارە کچانە من ناناسین برسی چ لۆ بشێن بڕۆ لە خۆت ببسێکە خۆت بفرۆشە. سەلام عەلەیکۆم خۆشەویستان، هاتینەوە لە بۆ بەسەرهاتەکانی کە لە ژیانماندا تووشی بووینە دەبیتە دەرس و عێبرەتێک لە بۆ بەخشینەوەی هیوا و گەشەکردنی قوتابیە خۆشەویستەکان تاوەکو دوورکەونەوە لە ناوئومێدی و بێتاقەتی و کەئابە و دڵتوندی. خۆشەویستان، ساڵی 1996 ئەوها بوو تەقریبەن تەڵەبەی کۆلێژی کولێ طب بووم، مەرحەلەی دوو بووم. خوا عەفویکە دکتۆر کاوە لە یەک مەرحەلەی بووین، ئەمن ئەو هەردووکمان پێکەوە مەرحەلەی دوو بووین. ئەو لە من گەورەتر بوو بەڵام ئەو لە 6 ئیعدادەی ماوە، دوای لە چکولەی ماوە گەیشتینەوە یەکتری. مەرحەلەی یەک ئەم لە سلێمانیم تەواو کرد، ئەو لێرەی تەواو کرد، بەڵام لە مەرحەلەی دوو ئەمن نەقلی ئێرە بوومەوە. ئەو ساڵی پێکەوە بووین لە مەرحەلەی دووی کولێ طب بێکەوە هەردووکمان دوو بووین. بووە نەورۆز. نەورۆزان خەرچی ئەو لێرێکە زۆر سارە و پارە و ئەوانە نەبوو. ببسیەکە بوو لە ناو شوشەشی ببسی وەختی خۆی کرێمستی عەدنان هەبوو لەگەر ئەو ببسیە عادیەکان غازیشی نەدەکرد. یەک هەبوو ناوی فەرهاد بوو، ببسی دروست دەکرد. گوتمان بە ئەو نەورۆزەی لەگرکەندی ببسی بفرۆشین. عارەبانەمان پڕ سندوقی ببسی کرد. ئەمن دکتۆر کاوەی برام زەردەشتی براشم کچکە بوو لەگەر بەگەرمان کەت و چووینە گرکەندی لە بۆ فرۆشتنی ببسی. گوتمان هەم خەڵک دەستە گرکەندی هەم کاسبیش دەکەین، ئەو نەورۆزەیەی با 2 دیناران ئیش بکەین. خوا عەفویکە کاوەی برام دوو تەشتی گەورەمان هینابوو، بە فەرمانتەیە کردبوو بچەکانمان سار کردبوو. وەڵا دیتم دوو کچ لە مەرحەلەی خۆمان بوێن دەردەهاتبوونە گرکەندی ئەوانش دیار و بێکەوە دوو دەستە خوشک بوون پیاسیان دەکرد بێکەوە هاتبوون. تەڵەبەی مەرحەلەی خۆمان بوون. کاوەی برام خوا عەفویکە ئێستا ئەو چیتە حەقان ئەمە ماینە لە ناحەقان هاتە کنە من برێن ئەمە قسێک لێک دوور بووین وەبی موشتەریمان هەبیتن بەس ئەمە یەک بەڕک بووین. هات گوتێ من وەستا ببسێکم لۆ بشێنە، یعنی ویستی خۆی دەرباز کا لەو مووقیفەی کە ببسی فرۆشە تاوەکو کچەکان نەیبینن. وەڵامیش تەمەشا کاوەی برام کرد پێکەنیم گوتم دیارە کچانە من ناناسین برسی چ لۆ بشێن بڕۆ لە خۆت ببسێکە خۆت بفرۆشە. ئیدی لێی تێک چوو کە کچەکان ئەمنیش دەناسن، یعنی ئەو خۆی کردە ببسی کڕ عەلە ئەساس چاکتە پیاسەی بکا ببسی بکڕیتن. ئیدی موقفەکە مەشکردمانە پێکەنین گوتم دیارە کچانە من ناناسن ئێمە پێکۆلێک مەرحەلەی نینە برسی چت بدەمێ کردمانە پێکەنین. یعنی بەڕاستی ناخۆشیەکان کە دەیگێڕیەوە پاش ڕۆژگارێک ڕەت دەبی پێکەنینت پێدێن. حیات ئەو هاالێ حیات هەمووی تەواو دەبی. لێرەوە دەمەوێت پامەکی بدەمە هەموو گەنجە خۆشەویستەکان ئیشکردنی حەڵاڵ قەت عەیب نییە، شەرمتان نەبی لە ئیشکردنی حەڵاڵ. مەسەلەی فارسی هەیە دەرێ ئین هەم گوزەرەت ئەوەش تەواو دەبی. یعنی ئینسان مەرحەلە گۆران ئیشاءالله بە دکتۆر کاوەی براشمان دەگەینەوە لە بەهەشتێ دەجێڕینەوە ئەو عەجایب و عەکایەتانەی کەوا بەیەکەوە دروستمان کرد. لۆتان باز دەکەم کە لەگەر دکتۆر کاوەی برام کو دەستمان بە پرۆژەی میهرەبانی کرد ئەوەشتان لۆ باز دەکەم ئیشاءالله. لۆیەکە ناوئومێد مەبن، مردن قۆناغ گۆڕانە، بە مردنیش ناوئومێد مەبن. مردن قۆناغ گۆڕانە لە خەتوەچی کو مندار لە ژیداچی دێتە دنیاکی فراوان دەست بە گریانێ دەکا وە دەزانی توتە جێیەکی تەسک و تریسک لە ناو ڕەحمی دێتە دەو دنیای گەورەی دەگرێتن وا دەزانی داتێ جێیەکی زۆر تەسک و تریسک. ئەلێرکوانش کە دەچینە ناو قەبرێ وا دەزانی چینە جێیەکی تەسک. دڵنیا بن لەوەی دەچینە جێیەکی زۆر فراوانتر ئەلەو دنیای خۆمان
لێیەکە بە مردنەکانیش مەگرێن چونکە هەمومان بە گریانە کاتینە ئەو دنیای بزانن وەچی دەڕۆین دەوروبەرەکەممان لە بۆمان دەگریێ بەڵام ژیانێک بی لە بینی دوو گریانان بەختەوەرەکەی لە چێندەرا زۆر مهمە جەنەتان دوو باشتێ باشتێک لەسەر دنیاە کە قەنەعەت و ئیمان و دڵخۆشیە کە ئەوەش بە پارە و مادەی ناکردرێ باشتەکی تکەش دوای لیقای ڕەب العالەمین لە دووە خوای گەورە بە نەسیبمان بکە هەر بمینن بە دڵخۆشی و بە سەلامەتی.